ئەمە دیمەنی سەرکردە و سەرۆکهۆز و سیاسیەکانی سوننەیە لە عێراق پاش هاتنی چەکدارانی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی چەند پارێزگایەکی عێراق بۆ یەکەم جار کۆنگرەی سوننەکان بە سەرپەرشتی سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق کۆی کردنەوە. سەلیم جوبوری کە زیاتر وەک پێشەوای سوننەکان دەبیررا لە کۆنگرەکە ڕایگەیاند بە کۆتایی هێنانی داعش شەڕ لە عێراق کۆتایی نایەت. ها هي دار السلام ئەوە دیسان بەغدا شاری ئاشتی لە ژێر سایی خۆی هاوڵاتیانی ئەو ناوچانەی کە داعش دەستی بە سەرداگرتوون کۆ دەکاتەوە. هەموو ئەوانەی خۆیان دەکەن بە قوربانی لە سوپای عێراق و حەشدی شعبی و پێشمەرگە لە پێناوی هاوڵاتیانی عێراقدایە بە تایبەت هاوڵاتیانی ئەو ناوچانە. بۆیە جەنگی ئێمە دوای داعش کۆتایی نایەت بەڵکو دەبێت شەڕی قۆناغی دوای داعش بکەین تا ئەو ناوچانە دەگەڕینەوە بۆ باری سروشتی خۆی. لە کۆنگرەکەدا جگە لە سەرۆکهۆز و کەسایەتە دیارەکانی پارێزگای کەرکووک و مووسڵ و سەلاحەدین و دیالە و ئەمبار و بەغداد سەرۆکۆماری عێراق و چەندین کەسایەتی کورد و شیعەکان و نوێنەرانی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بەشدار بوون. ئاماژ لە بەستنی ئەم کۆنگرەیە دانانی پلانە بۆ قۆناغەکانی دوای داعش و گرنگی کۆنگرەکە لەوەدایە کە نوێنەرانی هەر شەش پارێزگاکەی تێدایە. بۆیە پێویستە پلانی تۆکمە دابنرێت بۆ ئەوەی ئەو ناوچانەی دوای داعش ڕوبەڕووی مەترسی دیکە نەبنەوە. هیوادارم پلانەکان لە ئاسخواستی هەموو لایەک بێت. لە کۆتایی کۆنگرەکەدا نوێنەرانی پارێزگا سوننیەکانی عێراق بازنەی ڕایشکردنیان لەگەڵ سەرۆکهۆزە سوننەکان بەست و پلانی خۆیان بۆ قۆناغی دوای داعش خستە ڕوو. سوننەکان وەکو زەرمەندی یەکەمی جەنگی داعش یەکەم کۆنگرەی خۆیان بە نوێنەرایەتی هەر شەش پارێزگا سوننیەکە لە شاری بەغدا بەست. بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە بەستنی کۆنگرە سەرجەم کێشەکانی نێوماڵی سوننە چارەسەر دەکات؟ وەڵامی ئەم پرسیارش لای سەرکردایەتی سوننە خۆیەتی. ئومێد محەممەد نارتی، بەغداد.